سەنتەری ڕووناکبیری جاف لە درێژەی کار و چالاکیەکانیاندا دیداری کاکەی فەلاح بۆ ئەدەبی مناڵان بە مەبەستی خزمەتی زیاتر بە شێعر و ئەدەبیات ساسکرا. لە دیدارەکەدا چەندین وتار و پانێڵی تایبەت بە ئەدەبیاتی مناڵان لەلایەن پسپۆری شارەزای بواری مناڵان پێشکەشکرا. بەڕێز دکتۆر ئەرسەلان سەیزادە سەرپەرشتیاری سەنتەری ڕووناکبیری جاف لەگەڵمان ئامادەی و گفتوگۆی زیاترەکەین. بەخێربێ. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئامادەبوون. کاکەی فەلاح چ کاریزمایەکە بۆ ئەدەبیاتی مناڵان؟ مناڵم ئەگەر بۆ هۆنراوەیەکی کاکەی فەلاح دەست پێ بکەین، براکانت، خوشکەکان و هاوڕێ ئازیزەکانم دەرگای مەکتەب کرایەوە، پشووی هاوین بڕایەوە، جانوەرەی قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە، بە یەکتری شا دەبینەوە. من ئەیگۆڕم تۆزێ لەم ڕێگەی ژیان دەگرینەوە. ئێستا تۆ لەوانەیە بە خیاڵی خۆت وتبێتت کاکەی فەلاح دیوانی شرۆ. ئێمە کاتێک کە ئەمانەی قسە لەسەر کەسێکی وەکو کاکەی فەلاح بکەین، بۆ چونکە لە هەستەوەریەکانی ئێمە کاکەی فەلاح مەوجود. کێ لە ئێمە هۆنراوەیەکی کاکەی فەلاحی لەبەر نییە؟ کێ لە ئێمە لە قۆناغەکانی ژیانی خۆیان کاریگەری کاکەی فەلاحی لەسەر نەبووە؟ ئێمە ویسمان لێرە دووشت بەیەکەوە گرێ بدەین، بین چەمکە پەروەردەییەکان دەربهێنین و بیبەستینەوە بۆ هۆنراوەکانەوە. چونکە لە زمانێکە کە ئێستا هەمومان سەرقاڵی ژیان و مان و بوون و عەزیەتین، باشە ئەی چۆن بیر لە ژیان بکەینەوە؟ منەگە چیرۆکێک بچوو بۆ بەڕێزە بگەڕمەوە و بۆ بینەرانی ئازیزیشمان. پیاوێک دێتەوە بۆ ماڵەوە، هاوسەرەکەی بینێ زۆر بێتاقات، زۆر بێزار، ئەڵێ چیتە ئەوە؟ ئەڵێ وەڵا کوڕەکەمان تاقە کوڕەکەمان تووشی شێرپەنجە بووە و وەرەمێ لە سەریایەتی. تاقانەشە، سێ خوشکیشی هەیە. ئەڵێ مەگەر موعجزەیەکی خوا دەربازی بکە. ئەگەنا ئێمە لە قوتی ئێمان نەماوە نەشتەرگەریەکەی، لەبەر ئەوە خوشکێکی بچکۆلی گوێی لەو قسەیە بێ، ئەڕوا دەخیلەکەی خۆی ئەکاتەوە $1 پێ، بە پەلەپەر ڕائەکە ئەچێت بۆ کوێ؟ ئەچێت بۆ دەرمانخانەیەکی نزیک لە ماڵی خۆیانەوە. لەو کاتە ئەم پزیشکی کە لە دەرمانخانەکەیە لەگەڵ کەسێکی ترە لە قسەکردنایە، کاتێک لە قسەکردنایە ئەم $ەکە خات سەر مێزەکەەوە لە موعجزەیەکم بەرێ. ئەڵێ خاتونی بچکۆلە موعجزە من نیە. بۆچی هاتووی؟ ئەو پیاوی کە وەستاوەڵێ عادی پێم بڵێ کێشە چییە؟ بۆ یەکگەڕێتەوە ئەکرێ من بێمە ماڵی ئێوە. ئەمە دکتۆرێکی زۆر بەناو بانگە کە چارەسەری بۆ ئەکاو نەجاتی ئەبێ و دەربازی ئەبێ. چی ئەکات؟ ئەمان تۆزێ پارە پیا ئەکەن بۆ پزیشکەکە. ئەوی سەرەکەن $ەکەی هەڵواسیوە و دایناوە، ئەڵێ موعجزەیە بە $1. چەند خۆشە لە هەموو کاتێکە هەوڵێ بدەین تۆزێ ئەم کەسانی کە تۆزێ سەقفی تەمەنمان بەرەو سەر ئەڕوا تۆزێ بگەڕێنەوە بۆ ڕابردوومان، تۆزێ بگەڕێنەوە بۆ مناڵیمان. ئێمە دوێنێ لەو دیدارەدا ئەو شعرانە ئەخوێنرایەوە کە لە یادەوەری ئێمە موجود بوون. ئەنی کاتێک کە تۆ خاڵخاڵۆکە ماڵی خاڵت لەکوێیە، گوێت بوو ئەگرت چەند یادەوەریت لەگەڵا بوو، بێژگەلەوە کۆمەڵێ بابەتی پەروەردەییت دەرهێنا بوو کە پەیوەست بە کەسایەتی مناڵ، پەیوەست بە بەهاجوانەکان، پەیوەست بە بابەتە نیشتیمانیەکان، پەیوەست بە خاک و نیشتیمان، ئەم هەمووی لێوە کۆبوویەوە و پێشکەشی خۆ بکرا. کاتە ئەم دیدارە جگا لە شعر پێم وابێ پانێڵ و هەنێ بابەتی تریشی لە خۆگرت بوو. ئەو بابەتانی کە پێشکەشکران کامانە بوون؟ طبعا خۆی لە سێ پانێڵە ئەبینی، هەر پانێڵێکیش 3 کەس بەشدار بوون کەواتە 9 کەسمان هەبوو، دابەشمان کرد بوو 9 کەسەکە، سیانیان دکتۆران هەبوو، سیانیان ماستەریان هەبوو، سیانیانش خانم بوون. لێرە بیرمان لەوە کردەوە ئاشا ئێمە چی بکەین، چۆن بتوانین ئەم بابەتە چونکە ئێمە لە نیەتمانە هەیە وەکو سەنتەر کۆی بابەتەکان بکەینە پەرتووکێکی بچکۆلە و لە فرسەتێکی شایشەڵا بین بە خەڵک. بەڵێ لێرە باستەوە کراوە یەکێک لەو بابەتانی کە زۆر قسەی لەسەر کراوە، ئایا لە ڕوانگەی کاکەی فەلاحەوە چۆن بتوانین کەسایەتیەکی گونجاو بۆ مناڵ بنیاد بنین؟ چونکە لێرە ئێمە دەزانین کاکەی فەلاح لە زۆر شوێنە ڕووی کردوتە مێلورە، ڕووی کردوتە هەنگ، ڕووی کردوتە خاڵخاڵەوە کە لێرە چی پێوتون؟ هەمووی پەیامی پەروەردەیین بۆ بنیادنانی کەسێکی جوان. بۆ چونکە ئێمە کاتێک کە باس لە کەسایەتی ئەەکەین، کەسایەتی یعنی چی؟
بە عەربی پێ بڵێم و بە ئینگلیزیش بۆ نمونە عەربی شخصیت یعنی چی لە عەربی یعنی ئەو شتێک کە دەرەکەوی ئێستا کەسێک ئەبینی دەم چایی بێتاقەتە یەکسەر تۆ دیت و کۆمەڵە سەرنجی هەیە لەسەری ئەی بە ئینگلیزی پرسیناڵیتی پرسۆنە کە کوشە یۆنانیەکەیە ئەزای پرسۆناڵەتی یعنیچی کاتی خۆی یۆنانیەکان کاتێک کە شانۆگەری وشتیان نەکردووە ئەو ماسکەی کە ئالوێ دانراوە ڕێک بەکاریان هێناوە بۆی تعبیر لە کەسایەتێکی خۆی بکە من چۆن بتوانم مناڵێک کاری لەسەر بکەم بۆی کەسایەتێکی گونجاوی هەبێت دکتۆر چی بکرێت بۆ ئەوەی مناڵەکانمان تەندروست پەروەردە بکرێت یەکی لەو بابەتانی کە زۆر گرنگە و کە دوێنێ قسەشمان لەسەر کردەوە بە ڕێزانی کەریوە بوون ئەگەر بچووکترین پێناسی پەروەردە بکەین ئێمە پەروەردە پێگەیاندنی مناڵە بۆ داهاتووی باشە چۆن پێگەیەنی بەچی پێی ئەگەیەنی چۆن ئاڕاستەی ئەەکەی کە تۆ عیلمەن دەزانیت زمانی ئەم مناڵە لەگەڵ زمانی ئێمە جیاوازە لە یەک ئەی باشە بۆ چی داهاتوویەکی پەروەردەیەکەی ئەو داهاتووی کە تو سەیرەکەی فریا ناکەویت لەگەڵ خێراکانیە لەگەڵ داهاتووەکەیە لەبەرۆ گرینگە ئێمە وەکو باوکودایک لەلایەکەوە وەکو خێزان لەلایەکی ترەوە وەکو ناوەندە پەروەردەیەکان لەلایەکی ترەوە بیر لەوە بکەینەوە هەم گۆڕانکاری لەو پرۆگرامانە بکرێت کە ئێمە گرنگی بە پەروەردە بدرێ زیاتر لەلایەکی تریشەوە ئەو باوکودایکی کە ئەنوێ ببنە خاوەنی بناڵێت و ئەو خوایە بیر لەوە بکەرەوە کۆمەڵێک کۆرسی پەروەردەی وەربگرن کە گرنگی بە مناڵ بدات وە چۆنێتی پەروەردەکردنی و حەزەکانی و بەهرەکانی و چۆنێتی دروستکردنی پەیوەندیەکانی بی تۆ قوتابخانەیەک بی لە ماڵەوە بۆ پەروەردەکردنی مناڵەکەت کاتێک کە ئەیدەیتە کۆمەڵگا نزانیت بڵی ئەمە چی بەسەرهات ئەم مناڵی من ئاشە بۆ گۆڕاوە بۆچی لەبەرچی گۆڕاوە دکتۆر گیان سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هەشاد بەختە زۆر سپاس.